بەناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاوات لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم. سەرەتا پێم خۆشە لە کەناڵە جوانەکەی پەیام کە هەمیشە پەیامی جوان و پەیامی ڕەسەنایەتی هەڵقوڵاو لە ئاینی پیرۆزی ئیسلام و کەلتوری ڕەسەن و جوانی کوردەواری ئەدا بەگوێی بینەران و بیسەرانی، پێم خۆشە منیش لەم کەناڵەوە بە فرسەتی ئەزانم جەژنە پیرۆزە لە مسلمانانی ئازیزی خۆم بکەم، مسلمانانی جیهان، بە تایبەتیش مسلمانانی کوردستان و ئێوەی خۆشەویست و بینەر و بیسەرەکانی کەناڵی پەیامی ئازیز و خۆشەویست. جەژن یەکێک لە زانایان قسەی زۆر جوانی هەیە بۆ جەژن، ئەفەرمێ کە باسی جەژن یەتە ئاراوە لە مستەڵەحی شەرعیە یەکسەر ڕووی خۆش و جلی جوان و بۆنی خۆش و زەردەخەنە و سیلەی ڕەحم و پەیوەندی کۆمەڵایەتی و بەخشین و سەردانکردن کە ئەمانە پڕە لە ڕۆح، پڕە لە بەها، پڕە لە ئەخلاقی جوان لە کۆمەلگا یەتەوەی زیهنی ئینسان و یەتەوە یادی ئینسان. ئەگەر سیرکن لە زاراوان جەژن بە دووبارە بوونەوەی شتێکی خۆش ساڵانە کە دووبارە بێتەوە پێ ئەوترێ عید، بەسەوەی کە مەقسوودە لایەن بەبەستە لایەنە شەرعیەکێتی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر سێری دەوروبەرمانکەین جاری وایە هۆزێکی بچکۆلانەیە بۆنەیەکی تایبەتی خۆی هەیە، قەبیلەیەکە بۆنەیەکی تایبەتی خۆی هەیە، نەتەوەیەکە بۆنەی تایبەتی خۆی هەیە، ئەدینێکە لەوانەیە شوێن کەوتوەکانیشی زۆر نەبن بۆنەی تایبەتی خۆی هەیە. ئاینی پیرۆزی ئیسلام کە دینێکی عالەمیە، ئومەتێکی گەورەیە کە ڕیسالەکەی خەسائیسەکەی ممەیزاتی تایبەتی خۆی هەیە، عالەمیە، شمولیە، بەڕاستی زۆر زەڕورە ئەویش خاوەنی بۆنەی تایبەتی خۆی هەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی کاتە مەدینە، ئیتر وردە وردە دوو جەژن جوان هەڵبژێردا بووە مۆرکێکی ئیسلامی و مسلمانێکی ئەمریکی، مسلمانێکی ئەوروپی، مسلمانێکی ئەفریقی، مسلمانێک کورد زبان، مسلمانێک فارس و هەر مسلمانێک لە دنیا خاوەنداریەتی ئەم جەژنە ئەکەن و بۆنەیەکی گەورەیە لەلایەن و ساڵانە. و گرنگی ئەم دوو جەژنەیش ئەوەیە بەڕاستی دوو جەژن نییە ماڵی بەهەدەرا بچێ، بەڵکو لە دوای دوو پایەی گرنگی ئیسلامەتی دێن کە ڕۆژووە کە پایی سێەمە، پایی چوارەمە و حەجە کە پایی پێنجەمە. ئەمە زۆر گرنگە بەڕاستی، لەبەرەوە جەژن قیمەتێکی گەورەی شیعارێکە، دروشمێکی زۆر زۆر گەورەیمە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. وەبێ جەژن بەرز ڕاگرین، وەبێ جەژنە پیرۆزە هەمیشە لە یەکتر بکەین، وەبێ بە ئیستیقبالێکی جوان هەر یەکەمان ماڵەکانمان، مزگەوتەکانمان، کوچە و کۆڵان و بازارمان، حکوومەت و سیاسەتمان، کەناڵ و ڕاگەیاندنمان، پەیج و ئەعلام و سۆشیال میدیا هەموو ئێمە بتەنین وەکو چۆن ئەم ڕۆژانەڵێن الله ئەکبەر الله ئەکبەر. ڕۆژی جەژنیش بە عیباداتی جوان، بە پەیوەندی و سلەی ڕەحم و کۆمەڵایەتی، بە جەژنە پیرۆزەیەک، بە خاوێنکردنەوەی دڵ و دەروون و تەسکیەی، بە گردن ئازایی و لێخۆشبوون و لێبوردەیی بەرامبەر بە یەکتری. ئەمانە کۆمەڵێ بەهای جوانن لە جەژنا زەڕورە بوترێ و هەموویشمان متتەفقین لەسەری قازانجی دین و دنیایشی تایە. ئەم جەژنی قوربانە تایبەتمەندیەکی تری هەیە کە ئەویش پەیوەستە بە عیبادەتێکی گرنگ کە بریتیە لە قوربانی. ئوضحیە و قوربانی بۆ نزیکبوونەوەی زیاترە لە پەروەردگار. ئەم قوربانیە ئەویش هەر دروشمێکە لە دروشمەکان، وەکو سەحابەی بەڕێز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕنەوە لێی کە فەرموویەتی لە دوای نوێژی جەژن، واتە یەکەم ڕۆژی قوربان، هیچ کارێک بە ئەندازەی سەربڕینی حیوانێک و کردنی بە قوربانی لای خوای گەورە خۆش نییە، خۆشەویست نییە، گەورە نییە، گرنگ نییە. بۆیە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمی کۆی پرۆسەی قوربانیەکە هەمووی لە ڕۆژی قیامەت ئاخرێتە تەرازوی حەسەناتی ئەو ئینسانە، حتا شاخەکەی، حتا مووەکانی، حتا ئێسقانەکانی پراسوەکانی هەمووی هێنرێ. ئەمەندە گەورەیە مەوەسە. بۆیە تۆیەکە کە قوربانی ئەەکەی بەکەمی مەزانە، شیعارێکی زۆر گەورەیە، هیچ قسە و قسەڵۆکی ئێرەوە ئەبێ ساردە نەکاتەوە، بۆ چونکە تەقەڕوب إلى الله تۆ ئەم کارە ئەەکەی، نیەتت ئەوەیە لە خوای گەورە نزیک بیتەوە. سەحابیەکی بەڕێز پرسیارەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی پێغەمبەری خوا ئەمە چییە ئەم قوربانی؟ فەرمی هذا سنة نبيكم إبراهيم يا أبيكم إبراهيم. ئەمە سنەتی باوکتان ئیبراهیمە، ئەتە ڕێچکە و ڕێبازی پێغەمبەرانە. پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام ڕێچکە و ڕێبازی تایبەتی خۆیانیان هەیە و شوێن کەوتەکانیش ئەبێ بەو ڕێچکە و ڕێبازا بڕۆن، بەوە ئەگەن بە مەغفیرەتی خوای گەورە، بەوە ئەگەن بە ڕازی بوونی پەروەردگار، بەوە ئەگەن بە باشت. ئەنجا فەرمیان ئەی پێغەمبەری خوا خێرەکەی پاداشتی ئەم قوربانیە، بەشی یەمە لەم قوربانیە چییە بێگەر بیکەین؟ فەرمی بە هەر تاڵە موویەکی خوای گەورە حەسەنێکتان بۆ نووسێ.
وڵاتی عەرەب و ئەمانە زیاتر ئەوانەی کە لەو نزیکا بوون و لە خزمەت پیان وەسەڵ لە موجسا بوون دیارە زیاتر حیوانی سپیان بووە مەڕوو ماڵاتیان هەبووە فەرمانی پێغەمبەری خوا ئەی صوف واتە ئەی خوری چکە موو زیاتر بۆ حیوانی ڕەش و بزن و ئەوانەیە پێغەمبەری خوا فەرمی بە هەموو تاڵە خوریەکیش خوای گەورە حەسەنەیەک بۆ ئینسانە نووسێ جەهاندانێکی گەورەیە ینی فەزڵێکی زۆر گەورەیە بە تایبەتی بۆ ئینسانێک کە هەیبێ ضرورە بەڕاستی چونکە ئەمە لای جمهوری زانایان سنەتێکی موئەکەدەیە لای هەندێک لە زانایان واجبە ضرورە هەموو خێزانێک کە لە پێداویستی خۆی زیاتری بوو استقبالێکی جوان بکە بۆ ئەم سرودە بۆ ئەم دروشمە جوانە قوربانی بکات چونکە قوربانی بەرزڕاگرتنی سنەتی پێغەمبەرانە و قاسە و کاسەی هەژار و نەدارانیش پڕ ئەبێ دڵخۆش ئەبن لە ڕاستی ئەتۆ هەم ماڵەکەیشت هەت بەڕاستی زۆر خوای گەورە پێی خۆشە ئینسان سەخیو بێ حیوان سەر بڕێ ماڵ و ماڵیشی شتێکی بۆ دانێ بەشە دراوسێ بدا بینێرێ بۆ خزمان بینێرە بۆ هەژار و نەداران و چەند خۆشە بەڕاستی کە جژنی قوربانی ئەمە ئەم ئیسلامەیەکە ئەم ئیسلامە عەزیمەیەمە چەند جوان ئاشتی کۆمەڵایەتی دروستەکات چەند جوان پێکەوە ژیان دروستەکات چەند جوان محەبەت و خۆشەویستی چەند دروستەکە حتا عیبادەتەکانیشی هەمووی ڕەحمەتە ئێوەیش ڕەحمەتی خواتان لێبێ لەگەڵ ئەم ڕەحمەتانە ئابن بە یەکەوە ئینشاء الله و چوار ڕۆژەی جەژن بە تەکبیرە و الله ئەکبەر بەسەربرینی حیوان و قوربانی کردن ئینشاء الله هەمووی بەرزەبێتەوە بە ئاسمان و الله لە منوت و ئێوەیش ڕازی بێ وسلام علیکم ورحمة الله وبركاته. دووبارە بە ناوی پەروەردگار بە ناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاوات لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان مسلمانانی ئازیز و خۆشەویست ئازیزان پێمان خۆش و مەیدانی تر بۆی هەندێ ئاداب و هەندێ لە شروطی جوان و مەرجەکانی قوربانی باسکەین بۆی ئێوەی ئازیز و خۆشەویست بەرچاوتان زیاتر ڕوون بێ زیاتر حاڵی بن یەکێک لەو خاڵانەی کە ئاینی پیرۆز ئیسلام دایناوە زۆر گرنگە بۆ تۆی کە ئەتەوێ قوربانی بکەی خوای گەورە یەتی قبوڵ کە ئینشاءالله ئەبێ ئەو حیوانە ماڵی خۆت بێ واتە احترامە ئەگەر کەسێک حیوانێکی هەبێ بەڵام حیوانی دزی بێ بۆ قوربانی ناشێ بە حیوانەکە کامڵیش بێ بە حیوانێکی تێر و تەسەل بێ تەرکیزتان لەسەرەوە بێ ئەبێ ئەو حیوانە لە ماڵێکی حەڵاڵ بێ واتە نابێ حتا ماڵی مەغصوب بێ یەک زانیاریتانە دەمێ کەم باس ئەکرێ لە مەوزوعە جاری وا هەیە باوکێک وفاتی کرۆ حیوانێکی زۆریە ماڵەکە ماڵی میراتیە ئەندامێکی ئەو خێزانە کە ماڵەکەی شتێ بەش نەکراوە بەبێ ئیجازەی خێزانەکەی تر مافی ئەوەی نیە لەو حیوانانە بکاتە قوربانی چونکە ئەوە هەر تەنهانی ئەو نییە بەشی هەمویانی پێوەیە ئەبێ ئیجازە لە براکان و ئیجازە لە هەمووانە وەرگرێت کە میرات برن بۆیە زانایان فەرمویانە ئەبێ ئەو ماڵە ماڵێکی تەواو موڵکی خۆت و شەرعی بێ خوا نەخواست سەرف پارەکە حرام نەبێ خاڵی دووەم نێتە زۆر گرنگە زانایان ئەفەرمون تۆ ئەو کارە ئەەکەی لەبەر خوای گەورە بێ زۆر گرنگی بە نێتەکانتان بدەن چکە عولەما فەرمون ڕەحمەتی خۆیان لێبێ ئەگەر حیوانێک بۆ نەسەر بڕی بۆ غەیری ئەڵڵا بێتە شرک بەس ئەم هەرم حیوانە سەر ئەبڕی بەڵام نێتەکەت بۆ نزیک بوونەوەی لە خوای گەورە خۆی ئەمە بۆچی ئەماکەین بۆچی 400,000 خۆت 500,000 خۆت ئەم بۆ حیوانی بچوو کە ئیسا شتێکی باش بێ 300 بەرەو سەرە حیوانی گەورەیش گرانتر ئەم پارە ئەدەی بۆ ئەیدەی دیارە مەبەستی ئەوەیە لە خوای گەورە نزیک بیتەوە جا لەبەرەوە زۆر گرنگی بدەن بە نێتەکانتان ئینەمە الأعمال بالنیات بۆیە خوای گەورە لە قورئانە فەرمێ من گۆشتەکە و خوێنەکەم لە ئێوە ناوێ ئەو نێتەم ئەوێ کە لە دڵتانایە ئەو تەقوا لە دڵتانایە خوای گەورە سەیری ئەمە ئەکا خوێنەکە ڕژێتە ئەرزەکە و گۆشتەکەیش بۆ کێیە بۆ ماڵ و ماڵەکەی خۆتە بۆ دراوسە و جیران و خزمەکانتە و بۆ فەقیر و هەژار و نەدارانە خاڵێکی تر ئەبێ ئەم حیوانە حیوانێکی ساغ بێ ڕجاءن شروطی حیوانی ساغ گرنگە یەک ئەو حیوانە حیوانێک بێ ئەبێت کوێر نەبێ جایتر یەک چاوی کوێر بێ یا هەرتوو چاوی کوێر بێ ئەوە عیبێکە بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عمیا و عەورا ئەو دوانە هەرتووکیان بە هیچ شێوەیەک نابێ بۆ قوربانی خاڵێکی تر نابێ بە هیچ شێوەیەک ئەو حیوانە شەل بێ شەلێکە لە ڕانجی ئەمێنێ زەرەری لێ ئەدا وردە و دە زەعیف و لاوازێکە ئەویش بۆ قوربانی نابێ نابێ ئەو حیوانە نەخۆش بێ یا حیوانێکی گێژ بێ لە ئەنجامی شەڕەچۆق و یا شتێ دایوە لەسەری مۆخی سەری دەرچووە مۆخەکە حیوانێکە گێژە ئاگای لە هیچ نییە ئەو حیوانە بۆ قوربانی نابێ و نابێ ئەو حیوانە نەخۆش بێ زۆر زەعیف و لاواز بێ پراسوەکانی دیار بێ گۆشتی کەم پێوە بێ بۆیە هەوڵ بدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو دانە بەرانی جوان شاخداری جوانی هێنا
ئەم بەرانانە فەرمی خوایە گیان ئەمە یەکیان ئەەکەمە قوربانی بۆ خۆم و ئالی محەممەد صلى الله عليه وسلم ئەمەی تریشیان ئەەکەمە قوربانی بۆ کێ ممن کێ هەموو ئەوانەی ممن ئەقەڕ بالتەوحید وشهد له بالبلاغ هەموو ئەوانەی کە شایەتیان داوە ئیمانیانەوە ئەهلی تەوحیدن خواناس و دیندارن و شایەتیشیان داوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەو پەڕی ئەمانەتەوە دینەکەی گەیاندووە فەرمی خوایە لە ئەوانە لەو جۆرە ئومەتەکەم لەو جۆرە کە قوربانی ناکا ئەو قوربانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەرەکەوێ حتا ئەوەیش دلیلی لەوەیە دلیلێکی بەقەوەتە بۆ ئەوەی کە قوربانی بۆ مردوو ئەبێ حتا ئەگەر وەسیەتیشی نەکرد بێ دروستە قوربانی بکەی بۆ مردووەکە خاڵێکی تر کە ئەویش هەر گرینگە بەڕاستی بۆ مۆزوعی قوربانی ئاماژەی پێ بکەین ڕەحمەتی خواتان لێ بێت ئاگاتان لە تەندروستی بێ لایانی تەندروستی زۆر گرنگە بیپارێزین ئێمە ئومەتی نەظافەین الطهور شطر الإيمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی دینێکە هەموو دینەکەمان باسی پاک و خاوێنی گرنگە حتا بۆتان ئەکرێ حیوانەکان لە قەسابخانەکان بۆ ئەوی ئەو پاشماوەی حیوانە وغەڵەت حاڵی مەبەوە ئەبزانیەگە لە حەوشەکان سەری نەبڕیتە خێر و ناگا وان نییە لە دەرەوەی سەری بڕی لای قەسابخانەکە بۆ ئەوەی ئەمێنێتەوە تۆ فڕێ دەیتە زەوێکی چۆڵە بەردەمتانە و بۆن ئەکا و سەگ تێی بەر ئەبێ و بۆنەکەی بڵاوە بێتەوە بە گەڕەکە ئەمە بەڕاستی سیمایەکی ناشرینە زۆر جار ئەیبینین خەڵکی ئەوانەش کە دژە قوربانی و دوشی دینەکەمان ڕەخنە لەم بوارە ئەگرن ئەوە ئێمەین ئەبینە سەبەبی ئەو ڕەخنانە لەبەرەوە هەوڵ بدەن با تەندروست بێ حیوانێکی ساغ بێ نەخۆش نەبێ تۆ ئەو گۆشتە ئەیدەی بە خزمەکە ئەیدەی بە براکەی خۆت تۆ قوربانیەکەکەی گۆشتەکە ئەدەی بە ماڵە دراوسەکانت ئەیدەی بە ماڵی مناڵەکانی خۆت ئەیدەی بە خزمەکانی خۆت ئەیدەی بە فەقیر وەژار دەی گۆشتێکی باشیان دەرێ تۆ چی داوە حیوان بۆچی پەلەپەل ئەەکەی لەبەرەوە مەخەڵەتێ هەموو ئەو مەرجانەی کە شەرع دایناوە هەڵدەبا لە قوربانیەکە بە جوانی هەر هەمووی بێتە دی بۆ ئەوەی ئین الله طیب لا يقبل الا طیبا بۆی ئەو شتە جوانە کە ئینێری بۆ قیامەت شتێکی جوانە کاکە بۆ خۆتانی ئەنێرێن وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله لأنفسكم ئەوەی ئەینێرن بۆ خۆتان بۆ قیامەت با شتێکی کەمیش بێ ئەیبیننەوە لای خوای گەورە و گەورەیش کراوە دەی تۆ ئەم کارە بۆ خۆت ئەەکەی بۆچی ئەچی پارەکە بە خەسارە دەی شتێکی خراپەکڕی شتێکی باش و چاک بکرا هەرێکی حیوانداری و ئەوانە نیەوە وای گەورە بەرەکەت کاتە ئەم پەچانە ئەم حیوانانە تەبعاً ئێمە باسی ئەوەمان کرد کە ئەو حیوانەی کە ئەکرێتە قوربانی حتا بۆتان ئەکرێ بێ حیوانێکی مەرجەکەی ئەوەیە سەلامەت بێ ووتمان حیوانی کوێر نابێ ئێستا ئەگە تۆ سێری ئەم حیوانەکەی ئەم حیوانە حیوانێکە و تەواوە بەڵێ زەعیفیشە بەڵام لەگەڵ ئەوەیشا کوێرە کە کوێرە ئەم حیوانە بۆ قوربانی نابێ ئەمەیش بەڕاستی گوێ زۆر جار موسڵمانان پرسیارەکەن دەربارەی گوێ ئەگەر لە بنا ببڕێ بۆ قوربانی نابێ هەندێک لە زانایان ئەفەرمون ئەگەر نیوەیشی ببڕی هەر بۆ قوربانی نابێ بەڵام زۆر جار پرسیار ئەکەن هەیە گوێەکە بەس ئاوا بەس تەنها شەقێکی تێکراوە تڵیشراوە یا کونێکیان تێ کردو ئەمەی کە زۆر جارێکن وەکو دیاریکردن ئەوەی شکارێکی نییە کورت و مختصر حتا گوان هەر عیبێک ببێتە سەبەبی ئەوە کە لە گۆشتەکە کەم کاتۆ یا قەڵەوەکەی کەم کاتۆ یا حیوانەکە عیبدار بکە ئەو حیوانە بۆ قوربانی نابێ حتا ئەتوان بە حیوانەکە حیوانێکی سالم و سەلامت بێ چونکە هەم خوای گەورەشتی جوان و باشی ئەوێ و بۆ دنیایش بەڕاستی گۆشتێکی پاک و خاوێن و جوان ئەمانە شتێکی جوزئێکی کەم بوو لە قوربانی هەندێک ئاداب و شروعی قوربانی کە مسلمان کە ئیکا لەم ڕۆژانە ئینشاء الله خوای گەورە لە منوی ئەوەشی وەرگری هەمومان قوربانیەکانمان بەرز بێتەوە بۆ ئاسمان و بێتە سەوەی بەرەکەت چۆن ئەم ساڵێکی تەڕە ساڵی بوو بە بەرەکەتی الله ئەکبەر و ذیکرەکان و بەرەکەتی قوربانی و چاکەکان خوای گەورە ساڵی داهاتووی ساڵی تەڕە ساڵی بێ و دڵی فەلاح و حیواندارەکان هەمی خۆش و شادی بێ خوای گەورە منوی ئەوەی سەلامەت کا و کەناڵی پێیام هەمیشە ئاوەدان بێ و ئەم بەرنامە بێتە سەبەبی ئەوە زۆرترین قوربانی بکرێ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.